لە گەشتەکەیدا بە هەر کوێدا تێپەڕی بێت جانتای نازی مناڵان و لەچکی سۆزی دایکان و نەعنای ئارەقی پیاوەتی باوکان و شەڕەسەرینی نێوان خوشک و براکانی لەگەڵ خۆیدا بردووە بەکوێدا تێپەڕی بێت جێپێی تاریکی بەدوای خۆدا جێهێشتووە بۆنی هەلای هەلی ترس و مەرگی بڵاو کردوتەوە ئەو ئێستا بە ئێرەدا تێئەپەڕێ و ئەوێت لەگەڵ خۆیدا دوێنێ و ئەمڕۆ سبێنەی ئێمەش بەرێت و لەگەڵیشیدا باخچەکانی هیوا و ئاواتمان بداتە دەست بێنازی سیزبوون و خەتای بێدەسەڵاتیمان ئەو کەس نییە جگە لە کۆڕۆنا لە بەرامبەر ئەودا ئەو مەبەستم کۆڕۆنایە دیسان ئێمەش سەری نێزەی دەرزی پزیشک و تینی علم و عیرفانی تەندروستی و ئیستی پۆڵاینی ئاسایش و پشت و پەنای قەڵای پێشمەرگە و گیرکردنەوەی ددانی کەلەپچەی لاقەدی میرخاسانی هێزەکانی ناوخۆ و ورەی سەنگەر و ئەی ڕەقیب و پێچی گاقڕانی جامەدانی هیممەت و ڤاکسینی پێکەوە کارکردنمان هەیە ئێمەش مەبەستم کووردە بەشێک لە ئێمە ئەمەتان لێرە لە سەنگەری یەکەمی ئەوی کۆڕۆنا بەشێک لە ئێمە ئەمەتان لێرە ئێمە مەبەستم لە ئێمەی کووردە لە شەرداین بەرامبەر بە ئەوی کۆڕۆنا ئەمانەی کوردن لێرە هەمیشە لە پێشەوەی سەنگەرەکردنی نەجابەتی و شەهامەتی و پیاوەتین ئەوان لێرن بۆ ئەوەی سەنگەرەکانی کوردەواری هەرگیز شۆڵ نەبن بەرامبەر بە دوژمنەکە هەر کەسێک بێت و هەر ناوێکی هەبێت با بزانین ئەوان چۆنی ڕوبەڕووی ئەوی دوژمن بووتەوە ئەو مەبەستم کۆڕۆنایە فەرمون لەگەڵمان نابێت ئەم کاتتان باش لەشتان ساغ بێ ئێوە ئەو کوردانن ئەو پێشمەرگانن کە لە ڕۆژانە لەگەڵ دوژمنی تەقلیدیە لە سەنگەرەکانی پێشەوەی شەڕن ئێستاش لەگەڵ ئەم دوژمنە نادیارەدا ئێوە دیسان هەر لە بەرەکانی شەڕەوەن پێم بڵێ معانات و دەردی ڕۆژانەی ئێوە چییە؟ بەخێرن سەرچاو ئێمە وەکو ئەفسەران و کارمەندانی لیواکی پارێزی سلێمانی بە فەرمانی فەرماندەی لیواکی پارێزی سلێمانی بەڕێز لیوا ڕکن عومەر ساڵح هەر لە ڕۆژی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا با ئەوەشی لەگەڵ برایانمان لە هێزەکانی ئاسایش و پۆلیس و برایانی پۆلیسی هاتوشۆ بە شارە بڵاوبوونێتەوە بە مەبەستی بەجێگەیاندنی ئەو ڕێنمایی و فەرمانانەی کە لە لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەرچووە زۆر باشە ناڕەحەتەکان چین ڕۆژانە ڕوبەڕوویە بنەوە ناڕەحەتەکان ئەوانەیەکەوە کە توی بینی کۆمەڵێکی کارمەندانی هێزەکانی ئاسایشی ناخۆن ڕێگە پێدراوە بکراوە کۆمەڵێکشی بەبێ هۆکار دێنە دەرەوە بۆیە داوا لەو برایە ناکەین لەو خەڵکە خۆشەویستانەی خۆمانەکەین کە پابەندی ڕێنمایەکان بن نێنە دەرەوە تا ئەم ماوەیە زۆر باشە چێن ئەوانەی کە بەگوێتان ناکەن با بڵێن بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە ڕێپێدراونین چێن کامان ڕێیان پێنەدراوە بێنە سەر جادەکەین خەڵکانی ئاسانەوەکەوە لە ئەرکانین بەبێ هۆکار دێنە دەرەوە ئەوانە بەڕاستی گرفتیان بۆ ئێمەش دروست کردووە و بۆ مەترسیز بۆ سەر خۆیان و ژیانی خۆیان و ماڵ منداڵی دەروپشتی خۆشیان دروستەکەن بەڕاستی مەترسی بۆ ئێوە نییە بەتاکید مەترسیز بۆ ئێمەیە ئەرکی ئێمەشیان قورس کردو بەڕاستی زۆر سپاس دەکەم هیوادارم سەرکەوتوو بیت بدنانی بەڕێز و خۆشەویست لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەروەها وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیان کە ژمارەیەک لە پزیشک و کارمەندانی تەندروستی بەهۆی تێکەڵبوونیان یا چارەسەرکردنیان یا بەهۆی ئەوەی کە لە هێڵی یەکەمی شەڕی دژی کۆڕۆنان ژمارەیەک لەو کارمەندە لەو خوشک و برا کارمەند و پزیشکانە تووشی کۆڕۆنا بوون ئەوەی کە نوێیە بوترێت لە ڕۆژانەدا ئەم پیاوانەی کە ئەم پێشمەرگانەی کە بەرامبەر بە کۆڕۆنا شەڕ دەکەن هەروەها ژمارەیەکیش نزیکەی 11 کەسێک لە ئەفسەر و براپۆلیسەکان توش بوون با ئێمە بپرسین بزانین ئەوانە چۆنی بە چ شێوەیەک ڕوبەڕووی ئەوە دەبنەوە ئەو مەترسیانە چین کە ڕۆژانە دێنە بەردەمیان دەچین لای پیاوە مرورە پیاوانی هاتووی چۆم کاتە و باش برام ئێوە ڕۆژانە لێرە دەستەوێ خەل لەگەڵ
دژمنێکە کە ناوی کۆڕۆنایەکە بەچاو نابینین ئێوە لە شەردان ئێوە تەقەمەینتان چییە ئەو ئەسلحەت چییە و بەکارهێنن ڕۆژانە چۆن ئێوە خۆتان ئەپارێزن لەو دژمنە وڵای ئێمە داواکاریمان لە خەڵک وایە کە نێنە دەور ئێمە لە خزمەتی ئەوانین لە خزمەتی وڵاتیانە لە داواکاریمان کە لە ماڵەکان ئەمێنێنە دەرێمە بەس تکاکەمان ئەوەی ئیجراتی ئێمە تەنها ئەوەی مۆڵەت و ساڵانەکان لێوەرەگیرە تەنها ئیجراتی ئێمە ئەوەی و لەبەر سەلامەتی خۆشیانە چۆن تۆ خۆت ئەپارێزی چۆن سەلامەتی خۆت دابینەکەی وڵی دەستکێش و کەمامە بەکارێنین و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێەکەین ئێوە لە چۆن چۆنی کە لێرەوە ئەڕۆنەوە تێکەڵ بەو هەموو خەڵکە دەبن کەس نازانێ کۆڕۆنای هەیە توش وەیە توشنەوە بەڵام دوجار دەچنە ماڵەوە لای ماڵ و ناڵتان چۆن خۆتان لەگەڵ ماڵ و ناڵا کەرنتیناکە وڵای بە پێ ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێەکەین و بەکارێنان دەستکەش و کەمامە کە کاتێکی شێگەڕێنەوە ماڵەوە تاقیمی دەست و لەمو چاوە شتێکەکەین و تاوە ئەی جلوبەرگ و پێڵاو ئەوانە وڵای ڕۆک و بە شێوێکی تەندروستی تاقیمەکرێتەوە ئێوە با بڵێن لە خۆتان و ماڵ و ناڵتان نەترسن وڵایی ئێمە لە ئەرکین و لە خزمەتین وەڵامەکو ترس هەموو ترسێکە هەیە ئەوێ خۆ پارێزیکەین سپاس بۆ جەناب خوای گەورە تار پارێزی لە هەموو بەڵایەک بینرانە بەڕێز و خۆشەویستەوەی کە ئاماژەم پێکرد ژمارەیەک لەو برا ئەفسەر و کارمەندانە توش بوون ئەوانە هەندێکیان ئێستا لە نەخۆشخانەکان ناکەوتون بۆ چارەسەر وەردەگرن با بچینە لای هەندێک لەوانەی تریش با بزانین ئەوان ڕایان چییە سەبارەت بەو بارودۆخەی کە ئەوان ئێستا تیان طبعاً سەرکردایەتی ئەم هێزانە هەروەها هێزەکانی ناخۆ بە هەمویانەوە بڕیارێکیان دەرکردووە کە ئەم وەجبەیەی کە لێرن هەتا دوای کۆڕۆنا نابێت بچنەوە ماڵەکانیان ئەم خۆپارێزیە ئەم هەنگاوە ئەگەرچی هەنگاوێکی سەختە بۆ برا پێشمەرگە و هەروەها هێزەکانی ناخۆ بەڵام لەگەڵ ئەوەشا ئەمانە زۆرترین با بڵێن خۆبەخشی ئەنجامەدەن ئەم کاتت باش برام تۆ ڕۆژانە چەند لەسەر ئەم جادەیە لەسەر ئەم شەقامەی ڕۆژانە چەند با بڵێن ڕوبەڕوو بە کۆڕۆنا ئابیتەوە بەڵێ سەرەتا بە خێراتم دانەکەم ئەمە تقریبان بۆ تقریبان چەند سعاتێک زیاد لە 12 سعات ئەمە ئیشی خۆمانە لەسەر جادەکان ئەمەوێ هاوڵاتیان ئاگادار بکەمەوە دەستخۆشیمان هەیە بۆیان چەنێ زۆر ڕێنمانی پابەت دەبن بە ڕێنمایەکانی هاتچۆوە بە حەقەت ئەو سارانەی کە لە دەرەوە ئەبیندرێن چەند ساریشی کەمە ئەوانیش هەمووی دیارە ڕێگەپێدانی خۆیان بۆ کراوە لە ڕێی قایم خامێتەوە هەڵبەتە دەستخۆشیمان هەیە ڕێنماییمان هەیە تەنها ڕێنمایی ئێمە بۆ شۆفێران ئەوەیە کە زۆر پێویست نەبن لە ماڵەکان نوێنە دەرەوە گیر و گرفتانە چین کە ڕۆژانە یەخەتان نەگرێت گیر و گرفتەکان ئەوانەیە کە هەنێک شۆفێر بابنا من بە ڕێنمایەکانەوە هیچ کتابێکیان پێ نیە هیچ ئەوڕێقێکیان بۆ نەکراوە هاتوونە دەرەوە هەر ئەوانەیە ئەوەی ئێمەش ئیجراعاتی یاسایی خۆمانیان لەگەڵەکەی زۆر باش ئەوانەی با بڵێن هاوڵاتیان ئێستا لە ماڵەکانیانن زۆربەی هەرە زۆریان با بڵێن پابندن بە ڕێنمانەکان و بە خۆکەرنتینەکردن ئێمە هەر چۆنێک بێت لە ناو ماڵەکان و دیوی پەنجەرە و دەرگاکانەوە خۆمانە پارێزین ئێوە چۆن خۆتان نەپارێزن ئێمە وڵی خۆتانە بینن ڕێکە پاراستنی ئەمە هەر ئەوەیە دەمامکو دەستکەش بکەینە دەستمان هەر ئەوەیە پێداویستەکانی خۆمان یعنی بە حاڵەتی بە حەقەت ئێمەش ناخۆش ئەگەر خەڵک نێتە دەرەوە بە حەقەت ئێمەش ئیزراع دەکەین باشە ئێوە با بڵێن ئەو خەتەریاتە چییە کە ڕۆژانە با بڵێن هەستی پێەکەی ڕوبەڕووی بیتەوە ئێمە ئەوانەیە بەڵگەیان بێت چەند نەفەر سارە لێرە بڕوە ئێمە متابعاقی قساکەین لەگەڵە گفتوگۆەکەین و سنەوی بەڵگەی شتیان لێسێنین ئایا ئێمە چوزانین نازانین نەخۆشە نەخۆش نییە وەرەکانی لێسێنین یان نینەوە کە کتابی ڕێگە بێدانیان هەیە ئێمە هەر ئەومان هەیە داوا لە خەڵکەکەین زۆر نێنە زۆر زەرو نەبنێنە دەرەوە سپاس بۆ جەنابەت خوا بتپارێزێ ئینشەڵڵا ئەمە ئەو با بڵێن ئەو بازگەیە کە چەندین بازگەی تر لەلایەن هێزەکانی ناوخۆ هەروەها ئاسایش هەروەها پێشمەرگە کە لە ماوەی ڕابردوودا با بڵێن بەرپرسی هێزەکانی هەفتا باسی لەوە کرد ئەگەر وا بخوازێت هێزەکانی هەفتا بێنە ناو شارەکان شانبەشانی براکانمان لە وەزارەتی ناوخۆ هەروەها هێزەکانی ناوخۆ ئەوان سەریان نەڕێی نیشتیمانایە ئەوەی کە هەیە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە ژمارێک لەو هێزانە هێزەکانی هەفتا بەشداریان کرد بەڵام ئێستا بۆهۆی ئەوەی کە بارودۆخەکە لەژێر کۆنتۆڵدایە هاوڵاتیان زۆربەی هەرە زۆریان پابندن بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم
وەزارەتی تەندروستی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و قایمقامەت و پارێزگا ئەوە جارێ ئەوان هێشتا دانەبەزیون و پێویستی نەکردو ئەوەی کە ئەیبینین ڕۆژانە ئەمە هاوڵاتیانە لێرەوە ئەبینین هەموو بەڵگە و با بڵین ئەوراقی ڕسمیان پێیەکە ئەوان ڕێپێدراون بێنە دەرەوە ئاوا سەیری وەزعەکە واسی نەکەین کە ئێرە زۆر قەرەباڵغا لەبەرەوەی کە با بڵین هاوڵاتیان پابند نامن بە پێچەوانەوە هاوڵاتیان زۆر پابند بوون ئەوانە زۆربیان سوتەمەنیە زۆربیان خۆراکە ئەوە ئەو با بڵین ئۆتۆمبیلەبار هەڵگرانەوە خۆراکیان تایە ئەوانەی تریش سوتەمەنیان تایە لەبەرەوە لێرە تا ئێستا بە پێی ئەوەی کە ئێمە بە دۆراچینی بووەکەن یا لە مەدانەکانە باس و قسەی لە خەڵکمان پرسیوە تا ئێستا بەسپاسەوە خەڵکی کوردستان پابندن بە ڕێنمایەکانەوە. سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بەرنامەی 1 زۆر خۆشحاڵم لە ئەڵلقەی کینۆدا بە ئێوە شاد دەمەوە. ئازان خۆشەویستانم بەشی یەکەمی بەرنامەکەمان لەناو مەیداندا لەگەڵ ئەفسەر و کارمەند و پۆلیسی هەرێمی کوردستان بووین لە شاری سلێمانی. ئێمە ویستمان لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە ئەو بەریەکەوتنانە باسکەین بزانین معانات و بزانین کێشە و گرفتی ئەوان چییە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبنەوە لەگەڵ ئەوانەی کە سەرپێچی یا پابند نابن بە یاسا و ڕێساکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کۆڕۆنادا. لە بەشی دومی بەنامەکە من دوو میوانی زۆر بەڕێزم هەیە بەڕێز دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ هەروەها بەڕێز زانە ئەحمەد قادر پسپۆڕی چارەسەری فیزیایی و وەرزش زۆر بەخێرنسە چاوەکانم دکتۆر جان کاک زانا جەنابێت بەخێربی هەرچەنە کاکزانە نیوە دکتۆرێکە چونکە بەحاڵ ناوێت بێ بە دکتۆر بۆ خۆی نۆ بڕواننامەی لە بواری چارەسەری فیزیکی و هەروەها وەرزشدا هەیە پسپۆڕە ماستەری هەیە بەڵام ئێمە ئەتوانین لە بەرنامەکە بە دکتۆر ناوی بەرین چونکە هەم مستحقی خۆیەتی هەرچەنە ئەو ئاماژەی بۆ وەکت کە من بە دکتۆر ناوی نێنم بەڵام هەر ناوی هێنم بەڕاستی دکتۆر هەر بەخێر بەسەر چاوەکانە. ئازان خۆشەویستانم ئێمە دیارە ماوەیەکی ماوەی مانگێک یا زیاتر ئێمە لە ناو ماڵەکان خۆمان کەرنتینە کردو و پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەمین بۆ ئەوەی بەخێر و خۆشی و بە سەلامەتی ئەم نەخۆشیە ڕاگوزەر بڕوات و هیچ کاریگەریەکی ئەوتۆی لەسەر ئێمە نەبێت. ئێمە لەو کاتەوە لە ناو ماڵەکانمانە ئێمە دوو ڕوبەڕووی دووش دەبینەوە. یەکێک لەو باڵێن ڕەهەندانەیە ئەو لێکەوتانەی من بەریەکەوین سۆشال میدیایە. ئێمە نازانین یا زۆربەمان نازانین چۆنچۆنی مامەڵە لەگەڵ سۆشال میدیا بکەین. سۆشال میدیا ئێستا بارێکی قورسی خراپی دەرونی لەسەر هاوڵاتیانی ئێمە داناوە کە لە ماڵەکانە خۆیان کەرنتینە کردووە. دواتر لە بەشێکی تری کە ئێمە خۆمان کەرنتینە کردووە زۆربەی هاوڵاتیان ئێستا ڕوبەڕووی کێشەیەک بوونەتەوە کە شەویان لێ بۆ بە ڕۆژ و ڕۆژیان لێ بۆ بە شەو بێجگەلەوەش ژەمەکانیان لێ گۆڕاوە. هەندێک لە هاوڵاتیان بە نامە و بە تەلەفۆن پەیوەندیمان پێوەکەن کە ئێمە چۆن چی بکەین بۆ ئەوەی بینەوە تایمی خۆمان و تایمەری خۆمان وەرگینەوە. بۆ مەبەستا ئێمە ئەم پرسیارانە و چەندینی تریش ڕوبەڕووی هەردوو میوانەکەمەکەمەوە دکتۆر یەحیا با لە جەنابەوە دەست پێ بکەم. سۆشال میدیا ئێستا وەکو ئێستا ئاماژەم پێکرد بارێکی خراپی دەرونی لەسەر هاوڵاتیان داناوە بە چەندەها پەیج و ئەکاونت و با بڵین لایەنی فەیک هەیە. ئەمانە با بڵین بەهەڵە یا بە ئەنقەست شەڕی دەرونی ئەەکەن. لە ڕاستیدا من حەزم کرد جەنابەت میوانی بەرنامەکەم بۆ ئەوەی باسی شەڕی دەرونی بکەن لایەنە دەرونیەکەی بکەین. ئەم شەڕانە هەندێک خەڵکن بە نەزانین ئەیکەن هەندێکیشان با بڵین حەزەکەن خەبەرێک یا هەواڵێک بڵاوە بێتەوە حەزەکەن ئەو هەواڵە زوو بەسوو بیگەێنەوەوانیش پیان وایە باشەوانە بەڵام دوایی خراپە و تووشی شۆگە بە ئینسانەکان. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ سۆشال میدیا بکەین بە تایبەتی سۆشال میدیا تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتیش فەیسبوک. بەناوی خۆی گەورە زۆر سپاس. ڕاستیە من نامەوێ بڕیارێکی پێشوەخت لەسەر سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بین بەمانە
ما گوناهەکە بخینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوشیال میدیا کە ئەوە بۆتە مەزدەری قەلق و ڕاڕایی لای خەڵک چونکە ئەمە وەسیلەیەکە بە باش و بە خراپیش بەکارهێنرێ من پێم وایە یعنی ئەوەی کە سوشیال میدیا و ینی تۆڕە کۆمەڵایەتیەکان کردوێتی بەشێکی زۆری ینی پانتایەکی بەرفراوان لە هۆشیارکردنەوەی خەڵکی داگیر کردو بەمەعنا ینی ئێمە ئەم حەدەسە کە بۆتە حەدەسێکی جیهانی بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ینی فراوانبوونی میدیا و بەشێکی زۆری شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەشێکی زۆریان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت شێوازەکانی تەوعیەکردنی خەڵک شێوازەکانی ئاڕاستەکردنی پەیام بۆ وریاکردنەوەی خەڵک ئەو پەیامانەی کە دەسەڵاتی سیاسی و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان و پزیشکان و وەزارەتەکان ئەیانێ ئاڕاستی خەڵکی بکەن بەشێکی زۆری ڕاستە لە ڕێگەی کەناڵە ئاسمانەکان و میدیای فەرمی و کلاسیکیەوە ئاڕاستەکرێ بەڵام بەشێکی زۆریشی هەڵاتیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پیانەکە لەبەرەوە ئێمە ئەبێ هەردوو لاکەی باسکەین یعنی ئەو باسی کە قسە لەسەرەوەکە کە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان وەسیلەیەکە و ئامڕازەکە بۆ هۆشیارکردنەوە کاتێککە من ببیستم کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هاوڵاتیەکی سینی یاخود هاوڵاتیەک لە ئەڵمانیا یا هەر شوێنێکی کە چۆن خۆپارێزی ئەکامیش بە هەمان شێوە ڤیددیۆکەم لە هەمان لەحظا بۆ بێ فێری خۆپارێزی بم ئەوە شتێکی وەسیلەیەکی باشە و ئامڕاستێکی کاریگەرە بەڵام لە سەرەکەی کەشەوە بۆ پرسیارەکەی جەنابەت بە دڵنیاییەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی جۆرێک لە کەش و هەوایەکی قەلق و ڕاڕاییان بۆ خەڵک دروست کردووە ئەو مۆزوعی کە پزیشکەکان باسی ئەەکەن کە ینی مۆزوعی ئەندامی بەرگری کە هاوڵاتی چەندێک بەرگری بەهێز بێ ئەوەندە ئەتوانێت خۆی بپارێزێت لە نەخۆشیەوە نەخۆشەکەت بە دوورە بێلەی ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کەشوهەوایەکی ئەوا دروست بکەن و بەشێکیشی دروستی کردو تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هاوڵاتی تووشی قەلق و ڕاڕایی بێەوە لە نێو طبعاً تۆڕە کۆمەڵایەتیەکان زمینەیەکە بۆ زۆری معلومات و زانیاری لای ئێمە بەڵام کێشەکە لەوای هاوڵاتی لە نێوان ئەم زۆری معلوماتە ونە بێ ینی ڕاستە ئەمە نعمەتێکەوە ئەمە مەزدەرێک و سەرچاوەیەکە بۆ زانیاریی زۆر بۆ هاوڵاتی کە تۆ کاتێککە کلیکەکەی بەدەیان پەیج و بەدەیان ئەکاونت و معلومات و زانیاریت پێ ئەکا بەڵام کێشەکە لەوای ئەم هاوڵاتی لە نێوان ئەم معلوماتانە ونە بێ و ڕەنگە بڕیاری خراپ بە ینی مە هەندێک جار ینی تۆ هاوڵاتی لەسەر ئەساسی چی بڕیار لەسەر ئەساسی معلومات کاتێک کە تۆ پەیجێک یاخود ینی سەفحەیەکی فەیسبوک یا تۆڕە کۆمەڵایەتیەکان معلوماتێکی بە هەڵە پێ ئەگەینی و ئەویش بەڕاست ئەم معلوماتە وەرەگرێەوە دوای ئەوە بڕیاری هەڵ لەسەر ئەمایە ئەوە بێتە کێشەیەکی گەورە هەندێک جار ینی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەنگە کێشەی سیاسیش دروست بکەن ینی هەتا من هەندێک راپۆرتم خوێندەوە کە باس لەوەکە کە ینی وڵاتانی گەورە لەگەڵ فەیسبوک و لەگەڵ ئینستاگرام و لەگەڵ تویتەر و ئەمانە قسەیان کردووە کە ئەبێ ئەم معلوماتانەی کە چاواشەکردن دروستەکە بڵاو نەکرێتەوە بەڵام دکتۆر بمبورە ینی ئەوە چاواشەکردنی دروست کردووە لای ئێمە ئێستا وای لێ هاتووە تقریبان تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە یا جێی گیان بە دەستگا فەرمیەکانی حکوومەت لێش کردووە ینی ئەوەندەی کە هاوڵاتی فەرزە لەسەری کە لەلایەن دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت من باسمان لە باسی کۆرۆنا ئەڵبەتە باڵێن ڕێنمایی وەرگێ یا مثلەن زانیاری زیاتر وەرگێ بەڵام کابراایەک خۆی ریماندەیەکە بە بەڵقاسم بەگویە خۆی خاتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە ئەنواع و بە ئەشکال بەڕاست و بە چەپ ڕێنماییمانەکات و تەڵقیماندا ئەدات یانی ئەمە خۆی کاربنیر بە درێژایی مێژووی ڕاگەیان بەردەوام ینی هەر لە دەستگای ڕاگەیانی فەرمی و کلاسیکی شاوی کەناڵی ئاسمانی و هەتا ڕۆژنامەکان و بەردەوام ئەم کێشە هەبوو ینی ڕاگەیاندن هەندێک جار لە پێناو سەبقی سەحەفیا لە پێناو منافەسەی دەستگا ڕاگەیاندنەکانە ینی هەندێک کەسیش ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە پێناو لایکی زیاتر کۆمنتی زیاتر بۆ ئەوەی پێ بڵێن چالاکە لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەواڵی بێ بنەما بڵاوەکاتەوە ئەمە باتەوە بۆ مۆزوعی ئیتیک و ئەخلاقیات و بەرپرسیارەتی ئەو خەڵکانی کە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە مستەلاحێکی تازە پێیا بۆستە پێڵن هاوڵاتی ڕۆژنامەنووسواتە ئەو کەسەی کە ڕۆژنامەنووس نییە بەڵام بە حکمی ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێ بۆتە مەزدەرێکی معلومات بە سەرچاوێکی زانیاری و معلومات بە خەڵک ئەگەێنێ و خەڵکیش بە دیهات ئەو معلوماتانە وەرەگرێ ئەمە ئەبێ ئەم هاوڵاتی وەکو چۆن بە میدیاکار و بە دەستگایەکی ڕاگەیانی فەرمی ئەوترێ ئاگاد لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بێ ئاگاد لە ئیتیک و ئەخلاقیات بێ ورد بە لە معلوماتەکە پەلەمەکە لە بڵاوکردنەوە ئەنی ناکرێ ئەمە من هەندێک شتم بۆ دێت ینی بە گومانەوە ئەڵێم ئەو بەڕێزانەی کە بۆ من ئێرێن خۆیان سەیری ناکەن خۆیان نایخوێنەوە ینی هەر کپەیەک سەیرێ بۆ من ئێکاکە تۆ جارێ خۆت سەیری کە بزانە ئەم هەواڵە ڕاستە ئەمە هیچەیە چۆن بڵاو بۆتەوە ئەم بە پەلە ناردنە و ینی سەر بەداخۆ خەڵک ینی دەست بەتاڵە لە ماڵەوە ئەمەش بۆ خۆی فەراغێکی دروست کردووە ینی فەراغەکان بەچی پڕەکەنەوە
بە تۆڕە کۆمەڵایەتەکان مەفروض بوو ئەم تۆڕە کۆمەڵایەتە بن وەسیلەیەک بۆ هۆشیارکردنەوەی خەڵک یعنی واد لێ بێت تۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان فێری زمانێک بی فێری یعنی هۆشیارکردنەوەی بی فێری ئیشێکی تازە بی والحاصل یعنی ئەمە هەم فەزای کە فەزای تۆڕە کۆمەڵایەتەکانە کە نیگەرانی لای جەنابەت و لای دکتۆر و لای کەسانی کەش ڕەنگە دروست کردبێ مەفروضە یعنی ئێمە بە شێوازێکی دروستتر بەکاری بێنین وای لێبێت کە ئێمە ئەم فەزای بێتە فەزای بۆ هۆشیارکردنەوە بۆ دروستکردنی سپاس یەمە خزمەتت کاک دکتۆر یحیا کاک دکتۆر زانە با هەر بڵێم کاک دکتۆر زانە من بەردەوام لە بەنامەکە باسیەکەمەوە جەنابەت حەز کرد لێت بپرسم یانی یا باسی ئەو بکەین لێکەوتە تەندروستیەکانی کۆڕۆنا لەسەر مرۆڤ چییە ینی ئەو لێکەوتانە چین لە ڕووی بایۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی چوزانم ینی هەموو ینی لە ڕووکانی ترەوە کە معنین بە ئینسانەوە بەڵێ ئەم قۆناغێکی ڕاگوزارە بە واتایە کەمە قۆناغێکە تێپەڕێت هەموو قۆناغێکی ڕاگوزار لەگەڵ خۆیان چەندین لێکەوتەی دیکە دەێنێت لێکەوتەکان زۆرن من پێم وایە ئەبێ ئیشی سەرێکی ئێمە لەوەیە بێت کە ئێمە بین ئەو لێکەوتە خراپەکان کەمکەینەوە لە ڕێی ئەو مامەڵە تەندروستی کە ئێستا پێویستە ئێمە وەکو تاک یا وەکو حکوومەت پێویستە لەگەڵ خۆمان نابیکەین یا وەکو سۆشیال میدیا کە جەناب دکتۆر باسی کرد واتە ئێمە لێکەوتەیەکی زۆر لە بەردەستمانە وەکو هەموو جۆرە نەخۆشیێکی دیکە وەکو هەموو جۆرە قەیرانێکی دیکە هەموو شتێک کار و کاردانەوەی خۆی هەیە باش نییە من پێم باشە ئێمە باسی ئەوە بکەین دار ئەمە ئامانجی ئێمە ئەمڕۆ کە ئەو زانیاریانە بین بە خەڵکی تاکو بتوانن لەم ئەم خۆناغە بە جۆرێک تێپەڕێن کە کەمترین ئاساواریان لەسەر بەجێ بمێنێ ئاساواری کۆمەڵایەتی ئاساواری دەرونی ئاساواری جەستەیی ئاساواری مادی ئەمە زۆر فڕابەهاندا من پێم باشە ئەم خۆناغە ڕاگوزارە بە جۆرێک تێپەڕین ئێمە کە دواتر کەمترین لێکەوتەی خراپ لەسەر خۆمان و کۆمەلگاکەمان بەجێ بمێنێ وەرەسە حکوومەتەکەمان لێکەوتەکان ئەگە من لە ڕووی تەندروستیەوە باسیکەم دیارە من زیاتر معنیم بە لایەنە تەندروستیەکەی تۆ سەیری ئەوە کە ئێمە بە بەردەوامی ڕێنمای ئێن بە خەڵکی ئەڵین بچنە دەرەوە بچنە ناو کەش و هەوایەکی تەندروستەوە بچنە ناو ژینگەیەکی پاکەوە بچنە ناو باخ و سەوزاییەوە بچنە دەشت و دەرەوە خەڵکانی کە ئەڵێ بە شاخە سەرکەون ئەڵێ بەیانیان ڕاکە ئێمە ئەڵێن با خەڵکی کۆمەڵایەتی بنچکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مرۆڤ دەرونی ئارامتر ئەکات ئەتوانێت باشتر مەنیجمنتی ژیان ڕۆژانی خۆی بکات ڕژێنەرەکانی مرۆڤ لە کەشێکی باشترە لە دۆخێکی کۆمەڵایەتی دەرونی هاوسەنگە باشترن دیارە لە باسی هۆرمۆنەکان ئەکرێت ئەمانە جەستە ئەبن بڕێوە ئێمە باسی خەڵکەکەین هەڵێن بچۆرە دەرەوە هەر هیچ نەبێ پیاسەیە بکە بە پێ بڕۆ لەبەرەوەی ئەمە لێکەوتەی جەستەیی و دەرونی باشی ئەبێت ئێستا ئەمڕۆ هاتوین دژی هەموو ئەو بنەمایانە ئەوەسینەوە کە پێشتر ئێمە بە باشمان زانیوە ئەمە گۆڕانکاریی زۆر گەورەیە گۆڕانکاریی مەترسیدارە ئەتوانم بڵێم دواتر ئێمە ئەبێ بین لەگەڵ ئەو لێکەوتانە ئیشکەین کە ئێمە پێشتر بە زەرمانداناوە لەسەر جەسەی مرۆڤ ئێمە ئێستا خۆمان ڕێ لە خەڵکەگرین ئەڵێن ئەم شتانە مەکە ئێمە پێشتر کە ئاماژگاریمان ناوە بە خەڵگوتومانە ئەم شتانە بکە بۆ ئەوە بۆ کە لێکەوتەکانیان دواتر خراپ نەبێت ئێستا ئێمە هاتوین ئەوەی کە باش بووە ئەوەی بە باش مازانیوە یا ئەوەی کە باش بە باش زانراوە ئێمە هاتوین پێچوانەکەی یەکەین ئەمە قۆناغێکی ڕاگوزارە بەڵام هێشتا کەس نازانێ ئەمە مۆداقی چەند درێژخایەنە واتە من ئەبێ بیر لەوە بکەمەوە بڵێم ئەمڕۆ لە قۆناغی کاین ئەم قۆناغی ئەمڕۆ باش نییە بۆ نمونە بەڵام دواتر ئێمە چی بکەین بۆی ئەو قۆناغانەی کە دواتر یەنە پێشەوە مرۆڤاتی هەمیشە بەم جۆرە قۆناغانە ڕۆشتووە هەمیشە پەتای زۆر لەمە خراپتر هەبووە دواتر ئێمە چی بکەین بۆی ئەو کەسانە ئەوەی کە تەندروست بووە خۆی پاراستووە لەم ڤایرۆسی کۆرۆنایە بۆ نمونە دواتر نەخۆشێکی ئازاری ئەژنۆ یا پژێشی لێدە نەچێ بۆ من بێ بۆ لای من لەبەرەوەی تووشی پژێشە بووە تووشی بووکانەوەی ماسکۆکانی بووە تووشی چەندین کێشی دەرونی بووە باوانە بێ دواتر نۆریگە و نەخۆشانەکان پڕ بن لەو نەخۆشانە لێرە خۆی پرسیارە قورسەکە ئەوەیە چی بە من ئەکرێت من وەکو هاوڵاتی وەکو تاک چیم پێ ئەکرێت ئەبێت چی بکەم من بۆی ئەم قۆناغە باش تێپەڕێنم وەزانانی ئەوە بکەم کە قۆناغەکانی دواتر لەمە خراپتر نابێت چونکەزانان ببوو لە بام هەر ینی پرسیارەکە بۆی لای بینەریش ڕوونتر بێت مادام ئێوە وەکو دکتۆر وەکو پسپۆر خەڵتان ڕاست پارت کە ئەو بچنە دەرەوە کۆمەڵایەتی بن بۆی هۆرمۆنەکان باش ئیش بکەن بۆی مەسەرەن خەمۆکی کەم بێتەوە بۆ ئەوەی کۆمەڵێ مەسەرەن با بڵێن دەرهاویشتە دەرونی وشتەکان لەسەر نەخۆش کەم بکەنەوە ئێستا کۆرۆنا هاتووە هەموو ئەوانەی لێم مەنع کردوین بەڕاستی بەربەستێکی دەنا و ئیستێکی پێ کردوین ئێمە بە کورتەکەی ئێستا ئەو هاوڵاتیانە لە ماڵەوەن نەتوانای ڕۆشتنی بە شاخە هەیە شاخڕەوی بکە نە بە قانونی ژێڵم چێتە دەرەوە و لە ماڵێکە لە چوارچێوەیەکە با بڵین مۆڵ دراوە ئەمە
ئێستا ئەم هاوڵاتێت چی بکات بۆ ئەوەی ساغوسەلیم و تەندروست بێ بۆ ئەوەی وەکو ئەوەی کە تووشی کۆرۆنا نابێت و لی دەرئەچێ بەڵام بە تەندروستێکی باشتر و بەیانی نێتەوە بۆ لای جەنابەت لە ڕێی فیزیکیەوە با بڵێنە نۆریکێ جەناب تا معالەجی بکە جارێکی تر. پێشەوەی دکتۆر جواباتەوە یەک دیساڵ بە قسەکەی بکەم دکتۆر لە شاری ئۆهان وابزەم راپۆرتێک بڵاو بوویەوە کە دوای ئەوەی کە نەخۆشیەکە زاڵ بوون بەسەریا ڕێژەی تەلاق و جیابوونەوە زیاد بوو ئێستا. یعنی ئەمە یەکێکە لە کەوتەکانی کە دکتۆر باسی کرد بۆ تاقید و ئیزافە بە قسەکەی جەنابەت. یعنی لە دوای ئەوەی کە تووشی کۆرۆنا بوون یعنی دادگاکان ئەناڵەن بەدەست زۆربوونی کێشەکانی جیابوونەوە لە شاری ئۆهانە کە زۆر بەیەکەوە بوون. دیارە ئەو زۆر بەیەک بوو ناگە نەزانی باش مامەڵی لەگەڵا بکەی بێتە کێشەی خێزانی کێشەکە ئەمەیە بەڵام ئێمە دکتۆر لە ڕووی وەرزشیەوە با بڵین ئێمە باسمان بۆ بکات دکتۆر ببوورە لە ڕووی وەرزشیەوە ئێمە چی بکە خەڵک بۆ ئەوەی مەسەلەن هەم ماسوولەکەی نەمرێ هەم پشت ئێشە یان نەخۆش بۆ ئێستا ناتوانێت بێتە لای جەنابەت یا لای دکتۆرەکانی تر چی بکات بۆ ئەوەی تەندروست باش بێت. زای چۆنە بنەمای هەموو تەندروستیکی باش زانیاریە. تۆ بە پێشتر زانیاری پێ بگە باش نییە پێم وایە ئەمە باشترین دەرفەتە بۆ خەڵکی بۆی بتوانن زانیاری ئەمە دەست بگات. سۆشیال میدیا ئینتەرنێت ئێستا ئەمەنە سەرچاومان لەبەر دەسایە هیچ کاتێک ئێستا ئێمە کاتمان نەبوو بۆی بە دوای زانیاریەکانە بڕۆین زانیاری باش و خراپ هەیە باشتر وایە خەڵک توان تۆ زێڵ سەنگان بکەن واتە بڕۆ زانیاری بەدەست بێنە لەسەر جەستەی مرۆڤ لەسەر دەرونی مرۆڤ کە تۆ زانیاری دروست لەبەر دەسا بوو ئەو وەختا توانی مامەڵەیەکی ژیرانی لەگەڵا بکەیت بە بۆ چوونی من مرۆڤێ بۆی تەندروست بێت پێویستی بە جوڵە هەیە پێویستی بە وەرزش هەیە من جوڵە شارەخەمەوە ناو ئەوەی کە ئێمە پێڵێن وەرزش باش نییە واتە پێویستی بە پاکی جێگەی بۆ تەندروست بوون ئەبێت جوڵە و وەرزشی لە خۆگرت بێت ئەبێ خۆراکی تەندروست و هاوسەنگ و باشی لە خۆگرت بێت ئەبێ خەوی ئارام و خەوی قوڵ و خەی گونجاو لە کاتی گونجاوی لە خۆگرت بێت ئەبێ دەرونێکی باشی هەبێت دەرونێکی ئارام بێت ژنگەیەکی باشی پێویستە و تا دوایی ئەمە شتە سەرێکیەکانن ئێستا ئەمە عەرەبوتەیەکی هەڵە ئینقاذ ما يمكن إنقاذه واتە ئەوەی کە ئەتوانی ئەوانەیە بەدەستی بێنی لە دەستی نەی بۆ نمونە ئەوە ڕزگارکی کە پێت ئەکرێت ڕزگاری کە ئێمە لە سات چیمان پێکرێت من پێم وایە شتمان زۆر پێکرێت یەکێ لەوانە ئەوەیە کەناڵەکانی زانیاری خۆت باشترکەی واتە خۆ وشیارکەیت لە ڕووی تەندروستیەوە واتە هەوڵبووی زانیاری زۆرە پێ بگات بێ ئاشنابیتەوە بەم جەستەی خۆت ئەم جەستەی کە ڕۆژانە ئیش پێکردو و ڕەحمە پێ نەکردووە هیچ لەسەری نەزانیوە وەرە ئەمڕۆ هاوڕێتی بکە لێ تێ بگە بزانە جەستەی مرۆڤ بەتایبەت بەگشتی چۆن دروست بۆ چی ئەوێت و جەستەی تۆ بە تایبەتی چی ئەوێت بزانە کەم و کورتەکانی جەستەی خۆ بزانە ئەگەر سەیرەکەی کەسێکی پێشتر بەهۆی ئیشوکارەوە خەڵک ناڕێک بووە فەرمۆمە کات ڕەخساوە بۆ تۆ بڕۆ خەوە ڕێکەوە ئێمە باسی خەوی تەندروست ئەەکەین ئەڵێن لە 11 شەوە دەست پێکات ئەبێ 7 سەعات تا دوایی لە پێی تەمە لە خۆ بگرێت ئەگەر باسی خۆراکمان کردو تۆ نەوتوانێت پابندبی ئەمە باشین دەرفەتە بۆی تۆ پابندبی بە خۆراکی تەندروستەوە دواتر لە خوڵای بەرنامەکەیەکە توانیمان هەندی ئاماژە بۆ شتانەین ئەگەر تۆ کەسێکی دەروونە ئارام نەبووە فەرمو ئەمڕۆ ڕۆژێک دروست بووە کە تۆ ئەتوانێت کەنارێکی ئارامی بۆ دەرونی خۆ بدۆزیەوە دکتۆر لەو باوەڕە مەبە کە باڵن خێزانەکانی ئێمە ببوورە یانی من بە کەمی باسی ئەو مۆزوع ناکەم یانی هیوادارم هاوڵاتی بەڕێز بینەری بەڕێز لەوە تێبگا بەڵام ئەمە واقعەکە ئێستا من لەگەڵ دکتۆری شەباسی ئەوم کرد ئێستا دکتۆر باسی وهانی کرد کە خەڵک تەلاق زۆر بووە لەوێ کە لەوان تەلاق دایوان تۆزە مستەحیلاتە لە سیستمی اشتراکی و شوێتی ئەوانە بەتایبەتیوان وەکو با بڵێن ئایدۆلۆژیا تەعام مامەڵە لەگەڵ خۆیان ناکەن بەڵام ئەمە ناکرێ ئێمە با بڵێن هاوڵاتی ئێمە بەو شێوەیە ئێستا کێشە ینی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکان بوون بە کێشە دکتۆر باشە ینی بوون بە کێشە ئێمە ئێستا باسی دەرونیمان کرد لەگەڵ دکتۆرا باس شەکەینەوە بەڵام با دیسان بگەڕێمەوە بۆ ئەسڵەکەی جەنابەت باست لەوە کە تەعارف بکەینەوە لەگەڵ خۆمانە جارێکی تر بچینەوە بۆ ناو خۆمان شۆڕ بینەوە بۆ ناو خۆمان جستەی خۆمان بزانین زانین لە چۆ ئێمە نوقسانیمان هەیە ئێمە جەنابەت لە ڕێی وەرزش و لە ڕێی کۆمەڵێک با بڵێن ڕێنمایی جان ڕێی پاکیجێکەوە لە ڕێی بەڵێ ئەگەر مەسەلەن جەنابەت پاکێجێک بە بینەر بەڵام دوای ئەمەی ئێستا یەمەوە لای جەنابەت پاکێجەکەی بە بینەر بۆەوەی بینەر بزانێت چی بکات لە ماڵەوە چی جۆرە وەرزشێک بکات بۆ ئەوەی بێتەوە تایم لانی کەم ئەوانەی کە لای جەنابەت بوونیان نەخۆش بوون دابڕاون ئێستا یان زۆر لە تایم لانەیەت زۆرتر لانەیە هەر باشترە ینی چونکە ئەمڕۆ وەزارەت ینی تەندروستی سلێمانی بەرزی کردو ڕێنمایی کردو وەزارەت کە بۆ 15 و قسەشەیە تا 1/5 هەر بەردەوام بێت لەبەرەوە حساب بۆ خۆت بکە با من دکتۆر جوابەکەم بۆ حاضر کە کاکە دکتۆر
کاک دکتۆر زانا باسی لەوە کرد کە بابن خەک لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکەەوە خەوی چاکاتەوە ئەوانە ئێستا بەعکسەوە ینی کۆڕۆنا هات من باسم کرد یانی خەوی شەوی کردو بە ڕۆژ و ڕۆژی کردو بە شەو ینی ئەمە باسی خێزان تا بەیانی بە دیار تۆڕە کۆمەڵاتەکانەوە دانیشتووە بە ملیۆنەها نوکتە ینی مەسیجێکە بۆ ئەنرن پێشتر 36 کەس بووی نردووی کابرا بە عالمی ئاشکار لە لاپەرگی خۆیاڵێ کاکە کەس ئەمەم بۆ نەنێت و خخوایە بەدەستم گەیشتووە سیحوتم بەدەست گەیشتووە یعنی خۆت مەکە بەسی وەشت کابرا پێکرد وتی من بیکەم بەسی وەشت تاک هوەر ناوێک بوو ینی خەڵک ئەم مامەڵەی ئێمە لەگەڵ تۆڕە کۆمەڵاتەکان مامەڵەیەکی سەلیمە ئەمە تەندروستکارە یا جناب ڕێنمایی چی ئەوە بڵێم زۆر جار ئەوترێ ینی منەمە بیستم لە ناو خەڵکە لە ناوەندی ئەکادیمی حتا ناو تۆڕە کۆمەڵاتەکانە هەر هاوڵاتی کوردە ئاوا تەعاملەکە ئەمە حکمێکی مطلق و ڕەهایە ینی من ئەزانمە دیاردەیەکی جیهانیە لە هەموو جیهانە ئەم جۆرە ئاڵوودەبوونە بە تۆڕە کۆمەڵاتەکان ظاهرێک و دیاردەیەکی جیهانی و عالمی ینی ڕەبتی بە هەرێمی کوردستانەوە نییە کرد تەنها هاوڵاتی کورد وا بەکارهێنانی بۆ شێوە بەکارهێنانی یعنی لە شوێن تا شوێن فەرقەکە من پرسیارم لە هەندێک شوێن کرد هەندێک شوێن هەیە ئاڵودەن بە گەیمەوە بە یاریکردنی پۆبجیەوە بە شێوازی کەوە ینی تەکنۆلۆژیا و ئەو سحری کە لە ئامێرەکانە هەیە هاوڵاتی بەرەو خۆی ڕاکێشە واقعەکە بێت تەعاملی لەگەڵا بکەین یعنی ئێستا خەڵک لە هەندێک شوێن ینی تابلوی ئاگادارکردنەوە دانراوە بۆ هەندێک شوێن لە هەندێک وڵات لە یابان بۆ نمونە ئەڵێ ئەم شەقامی تۆی پیاتی ئەپەڕی خەڵکەکە ئەوەندە مەشغوڵی مۆبایلەکانی ئاگاد لە خۆ بلیان نەی يعني ئەوەندە خەڵک سەرقاڵی مۆبایلەکەنەتی لەبەرەوە ئەمە ڕەبتی ئەوەکو نقطەیەک تەوزیحی بم کە زۆر جارەوە تەنها ئەمە هەرێمی کوردستان یا وڵاتی ئێمە ئەوەندە سەرقاڵ نەخێر ئەمە دیاردێکی جیهانی هەموو لا پێیەوە سەرقاڵن اینجا ئەمە ڕەبتی بە چیەوەیە ڕەبتی بۆ فەراغەیە کە خەڵکی تیا یعنی ئەگەر خەڵک لە دەوامێک و لە حاڵتێکی ئاسایی سروشتیا بێ ئەوەندە ئاڵوودە نابێت بە تۆڕە کۆمەڵاتەکان ئەمە یەک دووەم خەڵک ئەگەر ڕابهێنێ لەسەر وەرزش و شوێنی ینی تۆ گەڕەکەەکانی سلێمانی چەند شوێنی تایە کە یارمەتی دەربێ بۆەوەی هاوڵاتی چۆن لەو شوێنانە وەرزش بکە جگەلەوە یعنی چەند شوێنمان هەیە بۆ خۆڵی ئێمە ئەومان نەماوە بەڕازی ئێمە ئێستا مادام لە کەرنتڕاستەکەواتە واقعەکە ناتەبیعیە پزیشکەکانی سەم تەحیر یعنی سە بۆ نمونە دوو جەنازەر هەیە لە بواری پزیشکیا ببوورە تەجاوزی پسپۆرەتی تۆریشەکەم هەندێک پیان وایە کە ئەم مۆزوعی کەرنتینکردن و خەڵک لە ماڵەوە لە بینی ینی دووکانە زیندانیکردنە ناکرێت بەردەوام بێنێ ئاەتە چەند مانگی کە ئاواکەی لەگەڵ خەڵکاوە خەڵک بژێوی هەیە ژیانیە بێتە دەرەوە هەندێک وڵات هەن بە شێوازێکی کە تەعاملەکەن بەڕاستی ئەڵێن ئێمە بێت تەعامل لەگەڵ نەخۆشییا بکەن ئەمەش بۆ خۆی نیشانەی ئەوەیە یعنی جیهان لە جۆرێک لە حیرەتایە جۆرێک لەوەی نازانێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم نەخۆشییا بکە ئەمە نەقڵکە بۆ ناو واقعی میدیا و تۆڕە کۆمەڵاتەکانیش بە هەمان شێوە بەڕاستی یعنی تۆ ناتوانانی حکمێکی مستوقی بڵێ ئەم خەڵکە نابێت تۆڕە کۆمەڵاتەکان بەکاربێنن چونکە مەزدەری وەکو دکتۆرێتی مەزدەری معلوماتت لێەوەیە ئەوە بیر نەچێتەوە ینی تۆڕە کۆمەڵاتەکان لەلایەن مرۆڤەکانەوە ئاراستە ئەکرێن یا بەکار دێنرێتن بەڵام بەڕاستی ئەوەی لە کوردستانە ئەکرێت ڕێک پێچوانەکەیەتی تۆڕە کۆمەڵاتەکان هاوڵاتیانی ئێمە ئاراستەکەن یعنی ئێمە بووین بە عربانەکە شوێنی ئەسپەکە ئەسپەکە نین عربانە نێگەتیف و سلبی کە لە بواری تۆڕە کۆمەڵاتەکانە باسەکرێ من ئەیشوبهێنم بە یعنی سفرەیەکی نان خواردن کاتێک کە تۆ لەسەر ئەو سفرەی نان خواردنە خواردنێک سوێر بێ یاخود يعني جۆرێک لە چوری زیاد بێ یا باش يعني تۆ هەموو خواردنەکەت لە بەرچاوەکەوێ تۆڕە کۆمەڵاتەکانی سفرەیەکی معلومات و زانیارین تۆ معلوماتت پێبەخشێ زانیاریت پێبەخشە هەواڵی تازت پێ ئەڵێ ئاسانکاریت بۆ ئەکا و يعني ڕێنماییت پێ ئەگەینێ يعني من ئازانم ئێستا حکوومەت ئەوەندەی پشت بە تۆڕە کۆمەڵاتەکانە بەسێ بۆ گەیاندنی زانیاری و ڕێنمایی کەمتر پشت بە لایەنەکانی ئەوانەی کە کاتی خۆی ئاهاتنە سەر شەقام و سەر جادە و جۆرێک لە جوڵانەوەیان دروستەکرد هەر پشتیان بە تۆڕە کۆمەڵاتەکانە بەس لەبەر ئەوە من نامێ فۆکس بکرێتە سەر لایەنی نێگەتیفی ئەم مەجالە بەقەدەر ئەوەندەی ئەمە بڵێم ئێمە ئەتوانین باشتر ماوەڵ لەگەڵ ئەم مەجال و لەگەڵ ئەم فەزایە بکەین چونکە واقعەکە بێت تەعامل لەگەڵ زۆر باشە دکتۆر پێشەوەی بێمەوە سەر پرسیارێکی جەنابەت ئێمە هاوکارم شوان ڕۆف راپۆرتێکی بۆ ئامادە کردوون سەبارەت بە وەرزشکردن لە ماڵەوە یعنی سپاس بۆ کاکشوان و ئەچین لە راپۆرتەکە و دێمە خزمەت جەنابتان. بە دروشمی کۆرۆنا لە دەرەوە و وەرزشکردن لە ماڵەوە وەرزشکاران پارک و شوێنە گشتەکانیان چۆڵ کردووە و لە ڕێی بڵاوکردنەوەی چەند کورتە ڤیدۆیەکیش هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە کە دەتوانن لە ماڵەوە جوڵەکانیان ئەنجام بدەن با پێکەوە بینێری ئەو جوڵانە بین.
سڵاتان لێبێ هاوڕێان سڵات لە هەمووتان هی مەجموعە تەمرینمان بۆ کردوون کە لە ماڵەوەتوان ئەنجامی بدەن بە بۆنەی ئەم بارودۆخەی کە هاتوۆتە ڕووی لە هەمومان کردووە بە هیوای سوودبووین بۆ هەموو لە هیوادارم دووبارەی کەنەوانەیە و سوودی لێبووین. من شازەمبەرەوە دووردا بوونم چاڵنجەیە وەرزش لە ماڵە کۆڕا لە دەرەوە هەیە تەندروستێکی باش بوو هەموو کورد و کوردستان و وەرزشکاران. هەی ئەستا سرعەت 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 هەی بژی پاڵەوان. بەم شێوازە دانیشی دەست و پاتمان دەستی چەپ و قاچی ڕاست پێچەوانان هەرجا هەمووان پێکەوە بڕیاریان داوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە و بۆ ئەوەش پابەندی ڕێنمایەکانی تەندروستین کە دەوترێت پاراستنی خۆت پاراستنی ئازیزانتە. ژمانڕۆڤ گەلی کوردستان سلێمانی. بینانی بەڕێز خۆشەویست ئێمە بەردەوامین لە بەرنامەکەمان وابزانم کاتی ئەوەشمان نەماوە. دکتۆر باسمان لەو وەرزشانە کرد مەبەستمە جەنابەت باسی چۆنێتی وەرزش بکەی کە لە ڕاپۆرتەکەی کاکشڤانیشە هەندێکمان بینی لە ڕاستیە ئەو وەرزشانە کامانن کە بۆ با بڵێن خەڵک بیکات لە ماڵەوە لە ڕووی کاتەوە و لە ڕووی با بڵێن جوڵەشەوە کام وەرزشانە باشن هاوڵاتی بیکە؟ ئەو کەسانی کە پاسیلێکیان هەیە لە ماڵەوە ئەو پاسیلای لە ماڵەوە لێخڕن بەختەوە بن ئەمە جۆرێکی زۆر باشی وەرزشە. کەسانی کە هەیە هەندێک ئەمێری ڕاکردن و یا ئەوەی کرۆس هەر چوارپەرە جوڵێنێ ئەمانە لە بەختەوەرەکان ئەوانی ئەویان هەیە لە ماڵەوە بەمەرجێ بەکاری بێنن. خەڵکانێکی زۆر جاران ئەو مۆدێل ئەیان کڕی و ئەیان و وەڵادامان ناوە لە ژوورەکەی سەرەوە تکایە دەری بێنن بەکاری بێنن. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە لەبەر ئێمە ناتوانین بە پیس بچینە دەرەوە یا ڕێمان لێگیراوە یا ڕێنماییمان وەرگرتەوە بە پیس نەچینە دەرەوە. ئەم ڕۆژ ئەوەی ئەو ئەمرانە بینیتە دەرێواتە هەرچی ئەمری وەرزشی هەیە بێنە بەکاریان بێنە و ئۆرۆبیک لەگەڵ مۆزیکی شا ئەبێت. ئەمە ئەتوانم بڵێم یەکێکە لە جوارە زۆر باشەکان بۆ سوڕی خوێن زۆر باشە دواتە سوڕی خوێن کارابێ باش بێت ئەتوانی باشتر زاڵی بەسەر ئەم کێشەیە ئەتوانی بەرگری سروشتی جەسە و بەرز سرکەیتەوە
واتە هەر جۆرە جوڵەیەک ئەوەی لە ماڵەوە ئەکرێت بە ئامێرەکان بێ یا وەکو ئێرۆبیک لە شوێنی خۆتەوە ئەمانە هەموو تەندروستن ئەگەر نا هەر کەمترینی ئەوەیە کە لە ژوورەکانە بێت و بچی هەر باشە بەلامانەوە واتە ڕۆشتن شتێکە پێویستیەکی جەستەیە ئێمە ناتوانین لە مرۆڤەکانی بسەنگینەوە چونکە بەشێکی زۆر لە خانەکانی جەستەی مرۆڤ بە دیسکەکانی بینی نێوان بڕبڕەکانەوە بە کڕکڕاگەی ڕووپۆشی جونگەکانەوە بە جونگە و ئێسکەکانەوە پێویستیان بە بەکارێنان هەیە ئەچێتە پێنج فەرزەی نوێژ ئەچێتە خانەی مادام باسی دیسکت کرد ئەچێتە خانەی وەرزشەوە من پێم وایە پێغەمەر درودی خوای لێبێ کە بەم جۆرە نوێژی داناوە ئەبێر چی بۆ مزگەوت باشترە چی بۆ مزگەوت بۆی تۆڕێ ڕۆشتنە هەبێ ئەجا لە نوێژەکە چەند فەرزە دایناوە پێم وایە هەر بیرۆکەیەکی وای هەبوو کە خەڵک بجوڵێنرێت لەو ڕێگایەوە ڕتمێکی جوڵایان بۆ دانێ واتە خۆی وەرزش ینی ڕتم نوێژیش ڕتمی تیا ئەبینیت لە ئەخیرەکەشیا ئەبێ مل بجوڵێنی بۆ نمونە خۆنوشتانەوەی تیا هەموو بڕبڕەکانە جوڵێنی هەستانەوەی تیا دانیشتنی تایە من پێم وایە ئەو کەسێک کە پێغەمبەر کە بیری لە مەکرۆتەوە بیری لە ڕتمێکی جوڵە کردوتەوە بیری لە پابندبوونێ کردوتەوە بەڵام ئەمە ئاسێکی زۆر کەمە جەستەی مرۆڤ زۆر لە مەزیاتری پێویستە بۆی ئێمە هاتوین بە شوێکی ئەکادمی باسەکەین ئەڵێن ئەگەر نوێژ ئەەکەی زۆر باشە جوێرە جوڵی ئەفلیمان باسم کرد دکتۆریانی ئەگە تۆ هەریجی وەزشەکە پێ نەکرێ ئەو ئامێرانن نەبێت و ینی خۆ هەن با بڵێن نوێژ جێگەی واگرێتەوە نەخێر نوێژ کەمە ئەزین چۆنە یعنی ئەگە تۆ ئەتەیە جەستەیەک ڕۆژانەوی بێ بڕێەوە ئەوترێ ئەمە تا چ ڕادێ ڕاستە نازان بەڵام من هەندێک پشتم بینیوە لەسەر ئەو بابەتان هەندێک توێژینەوە بینیڵێ مرۆڤی نیاندەرتال مرۆڤ لە کۆنا لە ڕۆژێکا 40 بۆ 50 کیلومتر بە پێ ڕۆشتووە واتە جەستەی مرۆڤ پێویستی بۆ بەرێکەوتنە هەیە لە غەرژینگای پێویستی بە ڕۆشتن هەیە لە ڕاستیە ئەم ڕێنمانی ئێمە لە حکوومەتی خۆمان وەرمان گرتووە ئەڵێ تۆ لە ماڵەوە بە مەچۆ دەرەوە دواتر لێکەوتەی ئەبێت بتێو نەتەوێت لێکەوتەی جەستەیی ئەبێت خەڵک ماسوکیان ئەپوکێتەوە سوڕی خوێنیان تێگەچێت دیسکەکانیان تێگەچێت لەوانەیە خەڵک تووشی داخزانی دیسکی نێوان بڕبڕەکان واتە ئەنزیلاق ببێ کە پێوتە ئەنزیلاق لەوانەیە خەڵک زووتر تووشی سەوفان بێ خەڵک قەڵەوە بێ خەڵک هەرە خوات ئەزانی خەڵک لە ماڵەوە هەرە خوات کەواتە دکتۆر بەنامەکەم 5 دقیقەم ماماوە بە کوتی خەڵک چی بکا بۆی تووشی سەوفان و نەبێت و بۆی دیسەکانی لەسەر لێک نەخشێن و لەسەر نەنیشتن باڵێن عمودی فەقەری ئەوانەی چی بکا خەڵک ینی ئەگەر وەرزشێکی بەسیتیشی پێ بڵێ ینی ئاسان بێ لە ماڵەکەیە ئەگەر ئامێریشی نەبێ ئەوە وتمان ئەوەی کە ئامێری هەیە ئامێری هەیە و پابند دەبێ بەوە بەڵام من لە ماڵەوە ئامێرم نییە و با بڵێن لەناو شۆقەیەکی خۆمان و ماڵێکی خۆمان بوو با بڵێن من چی بکەم باشە وەرز لێرە ئەبێ بڵێم تۆ کەمترین ئاسی وەرزشت پێکرێت واتە ئەگەر پاکیجەکە و چەندانەی چەند شتێکی لە خۆ گرتێ وەرزشێکیان بێ لەم ڕۆزۆ سەرکەوتونیت باش نییە بەڵام خۆراکە لە بەردەسای ئەتوانی ئەو خۆراکانە بخۆیت کە تەندروستن و زۆر خۆری مەکە ئەو ڤیتامینانی کە باس ئەکرێن ئەوەتێ ڤیتامین سی زۆر پێویستە بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری سروشتی خۆی ئەم ئیشە لە مزرەمەنیە لە سەوزەواتەکانە هەیە ڤیتامین سی لیمۆ پرتەقاڵ تا دوایی ئەکرێ بە کەپسولی ژوەرگیرێ مادەی زێلێنیۆم لە گۆشتا هەیە لە هێلکە هەیە لە چەرەساتا هەیە بۆ نمونە لە سەوزەکانە هەیە باسی ڤیتامین ئەی ئەکرێت کە زۆر پێویستە باسی زینک ئەکرێ مادەی زینک وەکوتم زۆر پێویستە ئەو مادە سەرەکیانن کە باشن لە ئێستا بۆ بەهێزکردنی بەرگری سروشتی ئێمە بێ بەرگری سروشتیمان بەهێزکەین لەبەرەوەی کە جەسەمان بخێنە ئامادە باشیەکی باشترەوە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئەم کۆرۆنایە یەت شەڕ لەگەڵ سیستەمی بەرگری سروشتی ئێمە هەکات ئەم سیستەمی بەرگری سروشتیە ئەبێ لە ئامادە باشێکی باش ئەبێت لەم دواخەشا و بۆ دواتریش ئەگەر بگەڕینەوە بۆ وەرزش وەگوتمان ئێستا تۆ ناتوانین بە پێویست وەرزشکەیت ئەگەر چی بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین لە ماڵەوە جوڵەیە بکەیت و لە چوارچوی ئەو ڕێمانەی حکوومەت دایناوە ئەگەر ڕێبیرێ خەڵکی لێ کە زیاتر نەبێ بچێتە دەرێ لە دەوروبەری خۆیان ڕۆژانە لە ژێر خۆرا تۆزێ پیاسە بکە بە کەمامەوە واستەکەم شتێکی باش بێ خوازانێ ئمە چەند نەخانێ لەوانێ ئمە چەندین مانگ پێویست کە لە ماڵەوە بین یا ئەو کەسانی کە باخیانێ لە دەرەوەی شار من واستەکەم وەکو خۆماڵێ ئەمە بەرگاربوونەوەی یاسەکانی حکوومەت نییە بەڵام واستەکەم باش بێ ئەگەر شەوان ڕێبن خەڵک چێ بۆ ئەوێ چەند ڕۆژێ لە باخەکەی بمێنێتەوە لە باخی خۆیان تیشک لێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەندێک ئیشی یانی زۆر تایبەتی سەعات 12 بۆ 6 دانا و بیلیمان ینی چه فەوزایەک نایەوە و ئەبزان هاوڵاتی مێشتا نەگەشت ئەو ئاستی کە بتوانێت سوود لە ڕێستی حکوومەت هەرێم وەرگێ هەندێک یاسەکە وەرگێ من سپاسی جەناب دەکەم دکتۆر جان کاک دکتۆر حەد زۆر بە کورتی یانی بێ زۆر بە کورتی ئێمە سۆشال میدیا من هەر بەلای خراپەکە ڕەپیژێتەوە هەر بەلای باشەکە ڕەپێشە با پرسیارێک دەکەم هاوڵاتی ئێمە لەم قۆناغەیە ینی نەک لەم قۆناغی کۆرۆنایە
بە تایبەتی لە قۆناغی کۆڕۆناشەدا ئەوە باسکەم بەڵام ئایا هاوڵاتیان تەندروستکارانە تۆڕەکانی کۆڕۆنایی بەکارێن آخر من چونکە کێشەی ئێمە کە لەبواری ئەکادیمیا ئیشەکەی ناتوانین بە بەڵێ نەخێر جوابی ئەو جۆرە پرسیارە نەبێنەوە يعني بردام تو استيكت بودرسي بلام هر وندا عليهم يعني سيت كاي بدوي يكالم تكايت او شتي كلا تورك مناطق كان بودي بمسلمات وبديهات وري مقره يعني وما زال او شتي كتو بودي امر راستي رهايا يعني وبخراج نقلي ما كحديث يعني فملقي في غمر الدكتور خالد سبيك عليه كفى بالمرء كذبا ان يحدث بكل ما سمع يعني هر او بس بوكس بيت دروزن كهرشي بيز يكسر بلاي كاتو تو ابي يعني اما بنمايك زور دروست بو ورديتي بو ويك بلنك الى حكم دان يعني اما جاران بس ما نكرك بشكل دو كيش سياسي كلا ريمي كل سنة دول درجات ولا كمرات كانوا خلط بلا حكمية يعني كابرا نا أكاونتي هي نا بيجي هي بناي أو بيجي أكاونتي كان دروس كله شد بلاو كانوا أما تجي قالوا تو أبي أقعد لخود به بتبتي ميديا كاركان بسبوري بواري بزيشكي ميديا كاركان حوالا جوازنا يعني تو نابل خود اللي بتبزيشك هندي لا ميديا كاركان بحكم وكلام ميديا كار ما بس هاولاتي اسايش شو كهندي جار ام فضائي كدروس بو كدستواجي هاولاتي روزنامه نوسي دروس كردوا بجوري لجورا كان هاولاتي اساي كدوتا ميديا كار روزنامه نوس يعني ميديا كار دو جار حوال بلاو كاتو لا شيء ام هاولاتي لم مفتاك لما الله من كارنتينان شيء ادماني بعض التكنولوجيا خوي هر إدمانك بردوامة على ضبونك هر هب وبلام است طبعا رجعي زياترة ومن بيا ما بمرور زمن أم إدمان على ضبونك رنجة كم تربي بيته وشوك حولاتي وريدمانك دكتور وتيم ناشارة به بواري ورزشي تيمان بيا ناشارة به بخوانته ومن يعني بشكل زور لا أو برادر وحور يعني خم يعني چندين كتاب يعني خندته لم كاتا وبشكل زوري جاري كرانته بورزشو كرانو جولا بشكل فيري خواردني ماله بهندل بيا كان فيربون لماله كهوكاري خزاني أنا كان أما علاقة بيوندي باشتر لقل جنمير دا دروسة كاكا مشتكي زور باشا وأويك وابكاتو لقل بناڵەکان تا جۆرێک لە گفتوگۆ دروست بێ یەکێ لەو پسپۆرانە ئەوزم دکتۆر بەختیار تەڵەب قسێکی زۆر جوانی کردوتی کاکە بگەڕێنەوە ئەلبومە کۆنتەکانتان دەربێن و جارێکی کە سەیری وێنەکۆنەکانتان بکەن جۆرێک لە یادەوەری بۆ دروستەکان دکتۆر جان زۆر سپاس دکتۆر یحیا عومەر ڕێشاوی مامۆستایتان زۆر سپاس بۆ جەنابەت بەڕێز کاکزانا ئەحمەد خادر پسپۆڕی چارەسەری فیزیایی وەرزشی سپاس بۆ ئێوە بار بوون کاتەکە زۆر کەم بوو ماوەی بەلارەکەمان تەواو بوو ئێران بەڕێز خۆشەویست سپاس بۆ ئێوە شیوادارم بە هەمووان وەسوودێکمان لە ئێوە گەیاندێت تا بەرنامەیەکی دوو ئەڵقەی جینی بەنامی وەرگۆین بەخوای